باسی وشەسازی و واتاسازیەکەین لە پرۆسەی وەرجێڕاندا کامە بابەتێکە پەیوەستە بەوەی کە لە بواری ئەدەبیاتە کارێکی زۆر گرنگی لەسەر بکرێ و لە هەموو جیهانیشا ئەو کەسانەی کە وەرجێڕن لەسەر کۆمەڵێ بنەما ئەتوانن ببنە وەرجێڕێکی بەتوانە و لە هەرێمی کوردستانە و بەتایبەتی لە لای خۆشمان و لە ناوەندە ئەکادمیەکانە تا چەند کار لەسەرەوە کراوە کە کەسایەتیەکی وەرجێڕ بە شێوەیەکی ئەکادمی پەروەردە بکرێ ئەو کەسانەشی کە وەرجێڕن توانیانە لە چەند تاقیکردنەوەیە ئەم پلەیە بەدەست بێنن ئەو بابەتانەشی کە زۆر گفتوگۆی لەسەرەکە لە ناوەندە ئاکادمیەکانە باسی ئەواکرێت کە لە ڕێگەی کتێبەوە لە ڕێگەی ئەو زانست و زانیارانەی کە لە ناوەندە خوێندنەکانەوە پێشکەشەکرێت لە قۆناغە جیاوازەکانە دوجار ئەمانە ئەگوێزرێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر پێویستی بە وەرجێڕانە بۆیە ئەو کەسا بێ خاوەنی بنەمایەکی باشی وشەسازی بێ و بتانێ واتایەکی باشی پێبەخشێ ئەنجاتوانێت بێتە وەرجێڕ. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فاسیل جەمال وەکو پسپۆڕی وەرجێڕان کە ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. دکتۆر زۆر بەخێر. سپاس زۆر بەخێر بێ. سەرەتا با بزانین بە چێ وترێ وەرجێڕ؟ وەرجێڕ ئەو کەسەیە کە سەلیقە و شارەزایی و ئەسمونێکی زۆر باشی هەیە هەم لە زمانی دایک کە زمانی خۆیەتی هەم لەو زمانەی کە وەرجێڕانین بۆ کات ئەبێ شارەزایی تەواوی لە کللتور و لە هەموو هۆکارە زمانەوانیەکان و هۆکارە زمانەوانیەکانە هەبێت پێویستە لە مەبەستی وەرجێڕ تێبگات لە مەبەستی نووسەر تێبگات پێویستە لە هەمان کاتە نووسەر و وەرجێڕ و ڕخنەگریش بێت بتوانێت ئەو پەیامەی کە هەیە لە تێکستی سەرچاوایە بە ئەمانەتەوە بە دڵسۆزیەوە بیگەێنێ بۆ تێکستی مەبەست و ناوەڕۆکەکەی و مەبەستەکەی بە تەواوەتی وەکو خۆی بێگومان کە ئەڵین وەکو خۆی دەقاودەق نییە چکەگە بە ڕێزە ئێستا قسە بکەی بە کوردی من هەر کوردیەکە بڵێمەوە ئەو مافەی خۆی نامێ 100% بەڵام وەرجێری سەرکەوتو ئەوەیە کە بە ئەمانەتەوە کارەکەی بکات شارەزایی تەواوی هەبێ و لە هەمان کاتی شابێ زمانزان بێت بێگومانەگە تۆ زمانێ زۆر باش نەبێت ناتوانانی وەرجێڕام بکەی ینی حتا ئەگەر شەهادەشت هەبێ لە هەندێک بواری ترا. زۆر باشە دکتۆر کەسێک کە زمانێکی تری زانی جگە لە زمانی دایکی باسانی توانێت وەرگێڕان بکات یاخود هیچ مەرج و پێوە و بنەمایەک هەیە بۆ وەرگێڕان؟ نەخێر ئەو کەسەی کە بایلینگۆڵە یاخود دوو زمانەزانێ یاخود سێ زمانەزانێ لە یەکاتە مەرج نییە بتوانێت وەرجێڕان بکات چکە وەرجێڕان خۆی لە خۆیان سەلیقەیە مەهارەیە دەستڕەنگینیە شارەزاییە لێهاتوویە یعنی ئەبێت تۆ تێبگەیت لە تەنها زمان زانینەکە خۆ زۆر جار کەسەکە زمانەکە شەزانێ زمانی بەرامبەری شەزانێ بەڕام ریفۆرمیلیشن و داڕشنەوەکەی مهمە یعنی تۆ چۆن ئەمە بەستە ئەهێنیت وشەسازی بۆ ئۆکەیت دوای ئەوە لە ڕووی ڕێزمانی و ڕێساکانی زمانی بەرامبەرەوە ڕێکیەخیتەوە دای ڕێژیتەوە بە شێوازێکە ئەو کەسە تێکستەکەی تو ئەخوێنێتەوە هەز نەکا کە وەرجێڕدراوە هەستکا کە بەس بەو زمانە بنەڕەتە نووسراوەتەوە. باشە بچینە سەر وشەسازی تا چەند گرنگە وەرجێڕ دەوڵەمەنیەکی زۆری هەبێت لە وشەسازیە بۆی کە بتوانێت باشترین بابەت پێشکەش بکات. وەرجێرە بێ ڕۆژانە ئێمە پێڵین گلۆسەری ڕۆژانە بۆ نمونە کە کارێکەکە لەو کارەیە چەند وشەی نوێ فێرە بێت لای خۆیەوە ئەینووسێتەوە وەکو چۆنەڵی نیمچە فەرهەنگێک بۆی کە خۆی دەوڵەمکە لە ڕووی وشەسازیەوە چکە بێگومان تۆ وشەیەکت هەیە لە زمانی ئینگلیزیە بەرامبەرەکەی لە فەرهەنگا وشەیەکت پێڵێ لە زمانی کوردیە بەس مەرج نییە لەو کۆنتێکستەیە لەو سیاغەیە ئەو وشەیە کە پێتەڵێ فەرهەنگەکە گونجاو بێت بۆ ئەو تێکستە لەبەرەوە تەنها فێربوونی وشە و زاراوە و بۆ نەبابەتی نوێ گرنگ نییە گرنگەوەیە کە چۆن ئەی گونجێنیت چۆن لە دای ڕێژیتەوە لەو تێکستە لەبەرەوە بە تاکید وشەسازی زۆر گرنگە بۆ وەرجێڕ. زۆر باشە کەواتە دکتۆر باکەمە قسە لەسەر گرنگی وەرگێڕانیش بکەین بە شێوازێکی گشتی گرنگی وەرگێڕان خۆی لە چیا بینێتەوە بۆ نەبوونی و کتێبخانە کوردیەکان بە تایبەت یاخود هەر گرنگە تۆ کتێبێک لە یاخود ڕۆمانێک کە بابەتێک تر بێت لە زمانێکی بیانێ وەرگێڕێتە سەر زمانی کورد یاخود نەخێر پێچەوانەکەشی زۆر گرنگی خۆی هەیە هەردووچی گرنگترە بەڵام بەنسبەت ئێمەی کوردەوە بەڕای من لە کوردیەوە بۆ ئینگلیزی ئەوەی کە کەڵە نووسەرەکانمان هەیەە بۆ یا بۆ زمانە نێودەوڵەتیەکان تر زۆر گرنگە لەبەرەوە بەڕای من ناساندنی مۆرک و ڕەسەنایەتی و ئەساڵەتی نەتەوەکەی خۆمانە بە وڵاتانی تر و بە پێچەوانەشەوە بۆ نمونە گەنجی کورد لە ئێستا ڕەنگە پێویستی بۆ بێت چەندین پەرتووکی نێودەوڵەتی کە لەلایەن خەڵکی زۆر بە ئەزمون و خەڵکی زۆر شارەزاوە نووسراوە ئاشنایان بکەین پێیان لە ڕێگەی وەرجێڕانەوە واتە وەرجێڕان بە کوردیەکەی پردێکی پەیوەندیە بۆ کارێکی ناساندنی کللتور و داب و نەریت و نەتەوە و
مۆرک و هەموو ئەم ئەساڵانەیە بە وڵاتانی تر بە کللتورەکانی دیکە کەواتە ئێمە توانیمانەوە کوونەتەوەی کوردابوو نەریت و ئەو بابەتانی کە پەیوەندە بە کوردەوە لە ڕێگەی وەرگێڕانەوە بیناسین بنەتەوەکانی ترەوەی کە تا ئێستا هەیە تا ئێستا ئیش کراوە بەڵام ڕێک نەخراوە بەداخەوە ینی چۆن ئێستا چێ ڕێک نەخراوە بۆن منە زمانی کوردی ستاندەردایز نەکراوە تا ئێستا بەتەواتی ڕەنگە ئەم وشەیە ئەم قسەی منێکم تۆزێک جێی مناقەشە و نقاشوانە بێ بەڵام هەتا ئێستا وەرجێڕی کوردە ناڵێنێ بەدەستەوە کە زمانەکە ئەزانێت بەڵام بەرپرسیارەتێکە قورسترە لە سەرشانی بۆ نمونە کە وەرجێڕانەکە لە نێوان دوو زمانە زمانێکی بیانی و زمانی کوردیە ئێمە زۆر جا واتاکەیە زانین بەڵام مەسئولێتێکی قورسە لە سەرشانێکە تۆ ئەو شەیە ئەنووسیە بێ بە ماڵ لەسرت دەبەرەوە زمانەکە ڕێکەوتنێکی وانییە لەلایەن ئەکادمیست و زمانزانەکانەوە کە بۆ نونە شێوەزارەکان ڕێک نەخراوە بە تەواوەتی زمانی فەرمی هەتا ئێستا لە ڕاگەاندنەکانەوە تێکەڵە زمانێکی هەمەجی هەیە تا ڕادەیەک ئەمە لە کوی گشتی تۆ قسەی لەسەرەکەی بەڵام لە کوی ئەگەر تاکە کەسی بلوانێ کۆمەڵێ دەق و پەرتووکی باشمان هەبێکە وڵاتانی کە بۆ نمونە نمونەشمان لە بەردەمە کاتوانیت چەند یەکێک لەو شاکارە جوانانەی شێرکۆبێکەس بە چەند زمانێکی کە وەرجێڕاوە بۆ دەبوونە بۆ نمونە ئەو کتێبار و ڕۆمانانەی بەختیار عەلی کە چۆتە سەر زمانی فارسی و بۆ چەند زمانێکە و خوێنەرێکی باشیشیە بۆ دەنگۆیکی باشیش یاوەتەوە لە وڵاتی ئێرانە کە وڵاتێکی دراوسەیە باسێکیەوە بکەین دکتۆر بۆ نمونە تۆ کە کتێبێک وەرەجێڕیت یعنی بۆ نمونە کتێبەکان کە وەرجێڕێکەکەی خاتە سەر زمانی کەلتوری خۆی و دابوونەریتی خۆی لەگەڵ ئەوەی کە تۆ وشەکە ئەگۆڕی چەند دەستەواژەیەکی هەیە ئەبێت دەستەواژەیەک هەڵبژێری کە دکتۆرێک و کەسێکی ئازایی لی تێ بکەن ئەمە تا چەند لەمایە لە وەرجێڕانە کە وەرجێڕە بێ هەستی بەم کارە ئەوە ناشەڵازەیشنی پێوتری ینی بۆن بە سروشتیکردنی ئەو پەرتوکەی کە تۆ وەریەجێڕیت بۆ من لە زمانێکی ڕوسیەوە لە زمانی ڕوسیەوە پەرتوکێکێنەیەکی بە کوردی خوێنەری کورد کە ئەم پەرتوکە کوردی ئەخوێنێتەوە ئەبێ وا هەسکا بە کوردی نووسرا ئەوەندە سروشتی بێ زمانەکە ئەوەش هەموو یەکەوێتە سەر لێهاتووی وەرجێڕ چکە خۆی پرۆسەیە وەرجێڕان پێش هەموو شتێک ئەگەر من بێم کتێبێک وەربجێڕم پرۆسەکە وایە بێ من سەرەتا کتێبەکە بە تەواتی بخوێنمەوە ئەبێ نووسەرەکەی بناسم ئەبێ مەبەستی نووسەرەکە بزانم چییە ئەبێ هەست و نستی نووسەرەکە بزانم چکە من هەموو ئەمانەتێکە درێتە دەستی من ئەیگەێنم بە دڵسۆزیەوە بە زەمیر و بە ویژدانەوە دوای ئەوە تۆ دەی چیەکەی دوای خوێندنەوە لێتی ئەگەیت کە لی تێگەشتی ئینجا وشەسازی گرنگە دوای وشەسازی ڕێزمان و ڕێساکانی زمان گرنگە لە هەمووی گرنگتر گزارشکردن یا تعبیرکردن یاخود چۆن ئەکسپرسی ئەو واتایە ئەەکەی ینی ئەو واتایی کە هەیە لە کتێبەکەیە چۆن وەکو خۆی گەێنی دوجاریش ئەبێ خۆت دڵنیابی کە ئەم وەرجێڕانەی تۆ سروشتیە چکە ئەمە زۆر هەمومانەوە ماناتوتە بەرچاو تێکستێکە خوێنیتەوە ئەکسەر ئەزانی ئەمە بە کوردی نەنووسراوە هەر کەس کردوێتی بە کوردی نازانین بەس دڵنیای کە بە کوردی نەنووسراوە بەڕای منەوە هەڵەیە ئەو وەرجێڕانێکی هەڵەیە کە بەداخەوە ئێستا زۆربەی وەرجێڕەکان لەسەر ئەوستایڵە ئیشەکەن پێشکەمێ باسی ئەوم کرد لەم ڕۆژانەیە لە شوێنێ بووین کۆبوونێکی زۆر گرنگە بوو بە ڕێزێک وەرجێڕێکی زۆر چالاک زۆر باش کۆمەڵێک کتێبی وەرجێڕاوە بەڵام خۆی دانی بۆیانە کە خۆی وەرجێڕ نییە بەڵام فراغێکەیە ینی ئەگەر ئەو نەیکە ئەبێ بکرێت هەندێک کتێبی گرنگەیە کە خۆی خوێنوێتەوە لە زمانەکانی ترە پێی وایە گەنجی کورد زۆ پێویستی بۆیە هەستاوە کارێکی کردووە بەڵام دام بۆیانێ کە ڕێکخراو نییە کارەکان ڕێکەوتن نییە لەسەری بۆ منە دەستگایەک نییە بۆ وەرجێڕەکان ئێستا یەکێتی وەرجێڕان یا کۆمەڵەیەگە یاخود ئەسۆسیشنیە سندیکای ئەو شتانە نییە تێکەڵ کراوە لەگەڵ هەندێشتی ترە بۆ نمونە پاشاگەردانێگەی لە بازارە هەر کەس ڕاستە بێتەوە ئەڵێ من وەرجێڕم ئێستا بڕۆ خوارەوە بە شەقامەکانی ناو بازارە بە دەیان شوێنە ئەبینی نووسراوە هەموو زمانەکان وەرجێڕان بۆ هەموو زمانەکان لە کاتێک ئێمە لای ئێمەوە پەروەردەکرێن لە زانکۆوە پەروەردەکرێن دوای ئەوە ئەبێ ئەمانە هەمووی شەن و کەوت بکرێت بێت جارێکی تر بەڕاستی دەستنیشام کرێت کە چێ وەرجێڕە بە دڵنیاییەوە وەرجێڕی زۆر سەرکەوتومانەیە خەڵکی زۆر کارەمەمانەیە بەڵام پێم وایە دەرفەت بدرێ بەوانە مۆڵەتی یاسایی بدرێ بەوانە ئەوان لە بازاڕا کار بکەن و تەنسیقێکە بێ لە بینی ئەکادیمیستەکان و لە بینی ئەو کەسانەیە کە بە کرددار بەکردەوە وەرجێڕیەکەن بۆەوەی کە هیچ نەبێ ینی فلتەرێک هەبێت چکە من پێشتیش باسم کردووە لە وڵاتێکی و فەڕەنسا تۆ گەر هەڵەیە بکەی حکم تێ لە زۆر وڵاتی تر وڵاتانی کە تۆزە سیستەمەکانی ئیستیبدادیە ئەسەنە بێت زۆ وریابی کە چی وەرەجێڕی بەڵام لێرە هیچ ئینێک نییە یعنی هیچ لەم پەرێک نییە خەڵک بە ئارزوی خۆی هەڵەستێت وەرجێڕانەکاتوانە ئەمە ڕۆژ بە ڕۆژیش خراپتر بێ وی خۆشببختانە ئێمە لەمڕۆ دەستمان پێ کردووە
کۆبوونەوەیەکی گرنگمانەیە بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی دادگای سلێمانی و سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و سەرۆکایەتی بەشی وەرگێڕان و ڕاگرایەتی لە کۆلێجی بڵین لە زمان هەستاین بۆی کە جارێکی تر داڕشتنەوە بکەین بۆ ئەو مەرجانەی کە لە وەرجێڕا هەیە و تاقیکردنەوەیان بۆ بکەین و دەستنیشانی بکەین خۆمان کە بێگومان بە لیژنە لە خەڵکی شارەزا و خاوەن ئەزمون و بڕوانامە کە وەکو وڵاتانی دیکە چۆن لە وڵاتان بۆنە شۆفێرێکی تەکسیە بێ مۆڵەتی هەبێ ئەبێک بە کۆمەڵی قۆناغا بڕوات جاریا 2 ساڵی پێ چێت تابی بە شۆفێرێکی تەکسی بەڵام لێرە تەنها شادەیەکی زانکۆت هەیە شوێنێکە دێ یەکسەر وەرجەر دین تێنێ مۆرێک تێنی و ئۆفیسێدانی ئەڵێ من وەرجەڕم ئێمە هەوڵە دین ئەوە نەمێنێت و ئەوانەی کە زۆ بەتوانان دەرفەتی تاویان بێت باشە دکتۆر چی وای لە ئێوە کرد کە بۆ نمونە ئەم شێوازی وەرگێڕانە نەهێڵن یاخود کەمی بکەنەوە هەوڵبان ئەو کەسانی کە وەرگێڕن تاقیکردنەوەیان پێ بکرێت و کۆمەڵێک زانیاریش بدرێت بۆ کەسانە هەستان بۆ کردو ئەو وەرگێڕانانەی کە ئەکرێ لە ئاستێکی باشانێ یاخۆ چی بووم بەشێکی زۆری لە ئاستێکی زۆر خراپەیە وەرجێڕی سەرکەوتومان زۆرە بەڵام ئەگە سەیری بکەیت ڕەنگیشە بۆ نمونە کۆمپانیاکان ئەگەڕێن بە دوا کەسێکە کە ئەگەر دەستیان کە بەبێ بەرامبەریش ئیشکا بۆیان ڕازیە بن چکە وەرجێر بە ڕاستیەکەی کاری وەرجێڕان زۆر ئەستەمە ینی کارێکی زۆر دژوارە پێویستە ئەو کەسێک کە وەرجێری فەرمیە ژیانی دابین بکرێت بۆیە ئێمە بینیمانە چەندین وەرجێڕانی زۆر لاواز هەیە بە تایبەتی لە ڕاگەیانەکانە لە ژێر نووسەکانە ئەگەر جەنابتان لێرە سێری بکەن لە کوردستانە لە ژێر نووسەکانە لە ڕۆژنامەکانە لە بۆ نمونە کتێب وەرجێردراوە کە تۆی خوێنیتەوە هەستەکەی بەڕاستی غەدرێکی گەورە لە نووسەرەکە کراوە نەک وەرجێڕان غەدرێکی گەورە لە نووسەرەکەی کراوە لەبەرەوە پێویستە ئەوانە هەمووی ڕێک بخرێتەوە و ئەو پاشاگەردانی کە ئێستا لە بازاڕا هەیە نەمێنێت زۆر باشە کەواتە وەرجێڕ تەنها ئەو کەسەنیە کە وشەیەک لە زمانێک و بۆ زمانێک تر چۆزێتەوە بێ کۆمەڵە بنەمای کەشی هەبێت ببێتە جێگەی سیقەی ئەو نووسەرایی تر نووسەرەکە خەڵکی هەر شوێنێک و کەلتورێکە ئەوەی خۆیەتی بەڵام و مڵکی ئەوە بێت تۆ پارێزگاری لێ بکەیت من لێرەیەک پرسیارەکەم ئایا وەرجێڕ ئەبێ تا چەند هەوڵ بە ئەو بابەتەی وەریەگەڕێ پەیوەست بێت بە کەلتورەکەی و دابوونەریتەکەیەوە بنمونە کۆمەڵە دەقیش کەسپیرمانەیە هەتا ئێستاش لەگەڵ کەلتور و دابوونەریتی ئێمە ئاگوجێکە تا ئێستاش لەسەر ستەیجەکانی شانۆ کاری لەسەر ئەکرێ بۆ نمونە هاملێت کێشەیەکی خێزانە لەوانەیە بۆ وڵاتێکی دراوسێ نووسرا بێت و لە کاتێکی خۆیان بەڵام ئەم دەقار زیندووە کاری لەسەرەکرێت چکە پەیوەستە بەم کەلتوری ئێمەشەوە تا چەند گرنگە ئەو بابەتانە بێنی کە خوێنەر نەڵێ ئەمە چییە چی پەیوەندیشی بە منەوە هەیە توانی سوودی لێ ببینین ئەمە چەند گرنگە ئێستا لە بەرەوەی دنیای بزنس و سەرمایه‌داریە وەرجێڕێکیش بۆ نمونە ئەگەر بێت شاکارێکی شەکسپیر وەرجێڕانی بۆ بکات لەوانەیە ساڵێکی پێ بچێت ئەگە بێ بۆ نمونە ڕۆمانێکی بەناوبانگی رووسی و نازام چوچوە لەوانەیە 1 ساڵی پێ بچێت کەواتە بێ ژیانی دابین کرێت زۆر جاریش وەرجێڕەکە ڕەئەس پێدرێت لەلایەن دەستگایەکەوە لەلایەن کەسێکەوە کە بۆ نمونە ڕێەکەون بە بەرامبەر ئەو وەرجێڕانە بڕێک پارە وەربگرێت ناگەر وەرجێڕەکە خۆی هەستێت دابنیشی هەموو کاتی خۆی لە پێناوی وەرجێڕانی کتێبێک بکات ژیانی دابین ناکرێت بۆیە زۆر جار لە دەستی خۆیانە نییە ئەگەر وەرجێڕەکە خۆی هەستێک وەرجێڕام کا بۆ کتێبێ پێش هەموو شتێبێ لەگەڵ دەستگای بڵاوکردنەوەی کتێبەکەیە تەنسیق بکات ئەگەر نووسەرەکەی مابێ لەگەڵ نووسەرەکەیە تەنسیق بێ مۆڵەت وەربگرێ و لێرە بێ ژمارەی ڕاستپاردە و تیراژ و مۆڵەت و هەموو شتێک وەربگرێ ئەنجا توانێت وەرجێڕام بکات بەڵام خەڵکە بۆ ئەوەشی نەکردو هەلە خۆی هەستاوە بۆ نوێ ڕۆمانێکی وەرجێڕاوە و سەرکەوتوش بووە هەمانە بۆ شێوازەش کردوێتی هەم وەرجێڕانەکەی سەرکەوتووە هەم کارەکەشی دەنگیاوەتەوە و پڕفرۆشیش بووە لەبەرەوە بەڕاستیەکەی وەکوتم وەرجێر زۆر جار خۆی هەڵستێ بەکارەکە وەکو چانسێکەیە بە خۆی ئیشێگەکە بەڵام جاری واشەیە سنووردارە تواناکانی یان دەسەڵاتەکانی هەمووی خۆی بۆی دانراوە بەدەست خۆی نییە زۆر باشە دکتۆر بێکمانەزانین لە زمانی شیرینی کوردیە کۆمەڵێک بابەتمان هەیە کە ئیتر ئەگەر بە قسەش بێ بۆ نەقسەکە دەوڵەمەندتر و بەهێزترەکە بۆ منە پەندی پێشینانمان هەیە لە کاتێکا کە لە دەقێکە خود لە قسە شاکە بیکەین ئەبینی ئەو قسەی دەوڵەمەندتر و بەهێزتر دیارە ئەگەر بێت و ئەو دەقانی کە پەندەکانیان تایە خود هەر بابەتێکی تر بۆ بەهێزکردنی ئەو دەقە لەو بابەتەیە هەبێت ئەگەر بێت و لە زمانی شیرینی کوردیە وەریگەڕێتە سەر زمانێکی تر هەمان قورسایی و سنگ و قورسایی خۆی ئەمێنە بەڕایتۆ زۆربەی پەندەکان نێودەوڵەتین باشە بەشێک لە پەندەکان هاواتیان هەیە بە پەندی بەرامبەر من بەشێ لە توێژینەوەکەم لەسەر ئەوە بووە
لە زمانیشە زمان ڕاستە و خۆنیە لە زمانە بۆ نمونە پرۆڤێربەیە ئیدیەمەیە جاگنەیە سێمەلی هەیە پەن هەیە ئەنواع شتەیە تۆ بەرامبەر بە بۆنە ئیدیەمێکی ئینگلیزی ئیدیەمێکی کوردیە دۆزیتەوە زۆر جار بۆ نمونە ڕەنگە هەمان واتا بگەێنێ بەڵام لە ئینگلیزیا بۆ ئەو پەندە ناهێنی بۆ نمونە وەری گەڕێتە سەر زمانێکتر ئەگەڕی بە دوای بزانی چ پندێک لەو زمانەی ترا هاوشێوە ئەلێرەیە شارەزای وەرجەر دەرەکەوێت ئەگە زۆ شارەزا بێ معریفەی تەواوی هەبێ لەسەر کللتور و لەسەر هەموو ئەکسپرێشنەکانی ناو زمانە ئەتوانێت بگەڕێت ئیدیەمێکی هاوشێوە بدۆزێت جاری وایە لەوانەیە بۆ نمونە پندێک هەبێ لە کوردیانەوە بزانین بەس کوردیە بەس لە زۆر زمانی تریشا هەیە بۆ نمونە ئەڵێ منجەڵ سەرقاپی خۆیە ناسیەوە لە زمانەکانی تریشا هەیە بەڵام جاری واشەیە بۆ نمونە تۆ ئەڵەی بازاری بازاری ڕەش بە ئینگلیزی ژەر بازاری ڕەش لەوانەیە تۆ بەڵام ئەگەر نەبوو یا هەست کرد دەستێ ناکەوێت ئەتوانی واتاکەی وەرجێڕانی بۆ بکەیت ئەتوانی پارافرەیزی بکەیت ینی بۆنە پوختەی بکەیتەوە مەبەستەکەی بگەێنی ئەتوانی جاری وایە پێناسی بکەیت شی بکەیتەوە بۆی گرنگەوەیە تۆ کاری سەرەکی تۆ ئەوەیە کە واتاکە بگەێنی نەک وشە بە وشە چکە ئێستا دوو جۆری سەرەکی وەرجێڕانەیە وشە بە وشە هەیە واتا بە واتە هەیە زۆربەی بیردۆزەکانی ئێستا ئەم سەردەمە ئەڵێ ئەبێ وەرجێڕان تا ڕادێک ئازادی تیاابێ فری بێ ینی جاروی ئاڵێ بێ زۆر فری بێت بەڵام ئەویش ئەکەوێتەوە سەر ئەو تێکستی کە تۆ وەرجێڕان بۆ نمونە تۆ تێکستێکی قانونیەکەی مەجبوری دووشە بە وشە بیکەی زۆر جار چکە یەک هەتا پەنکچۆیشنەکان ڕیزبندیەکانیش خاڵبندیەکانیش کۆمەیەک لەوانەیە فولستۆپێ لەوانەیە واتاکەی بگۆڕێ بەڵام ڕۆمانێکە لە وێژەیە بۆ نمونە جاری وایە تۆ مەفهومەکەی لە سەتاسە تێگەی بە شوازێکی کوردی تۆزی ئازادی بەخۆت دەرناچی لە واتایی تێکستەکە بەس دەرەچی لە وشە سازی تێکستەکە یعنی لە فڕیمی تێکستەکە دەرەچیت بەڵام واتاکەی 100% دەگەێنیت ئەوە پێوترێت سنس فۆ سنس ینی بۆ واتا بۆ واتە بەڵام جاری واشەیە بۆ منە تۆ ناچاریت لە تێکستی طبیە لە تێکستی قانونیە لە هەندێک ڕێنمایی بەکارێنانی مەشین و بۆن ئەو شتانەیە مەجبوری وەکو خۆی بینوسی کاتە بەپێی بابەتەکان گۆڕانکاری لە وەرجێڕانەکە هەیە بۆی کە تۆ بتوانانی خاڵبەندی خۆتی تیا بکەی وەکو وەرجێڕ بەڵێ هەر بۆیە وەرجێریش پسپۆرە جاروایە تۆ وەرجێری تەنها لە بواری پزیشکیە جاروایە تەنها لە بواری میدیایە تۆ وەرجێری تەرکیزەکەی تەسەر چکە پێ ڕناگەی ڕاستە دکتۆر بچینە سەر بابەتی کە زۆر گرنگە بۆ نمونە کە باسی وەرجێڕانەکەین بۆ نمونە لە ناوەندا ئاکادیمیەکانە ئەبێ بە زۆر گرنگی پێ بدرێ کە ئێستا ئێوە کارەکەن بۆی کەمڕۆ لە کۆبوونەوەیەکە کە بتوانن گفتوگۆ لەسەرم بابەتە بکەن و وەرجێڕەکان تاقیکردنەوە بکەن بۆی بڕوانامە وەرگرن ئەم بڕوانامێشە تا سەر نییە بۆی کە بتوانێت ساڵانەمە بەردەوامی هەبێ بۆی بزانین ئاستەکان هەنگاوی باشیان ناوە یاخود لە شوێنی خۆی ماوەتەوە ئەمە زۆر گرنگە ئەزای لە ئۆکسفۆرد چەندەها کەسی پسپۆڕ هەیە کار لەسەر وشە زیاکردنەکەن وشە زیندووکردنەوەکەن لە ناوەندا ئەکادیمیەکانی خۆمانە تا چەند کار لە وەبستەر ئەوە بکرێ وشە کوردیەکان سین و بکرێتەوە بۆ نمونە چۆن لە کاتی وەرجێڕانی کتێبێکە کە کتێبەکە خوێنیتەوە زۆر وشە هەیە کوردیە بەڵام ئێمە بەکارمان نێنەوە چکە وشە بیانیەکان و دراوسەکان بەسەرمانان ساڵ بوون بەڵام ئەگەر لەم وەرجێڕانەیە بەکار بێتەوە جارێکە تۆ پرسیارت لا دروست بڵێ ئەمە چەند گرنگە وەرجێڕ زۆر گرنگە ئۆکسفۆرد خۆی موسسەیەکە بەردەوام وشەی نوێیەتە ناویەوە ڕاستە جا ئەوەی کە ئەوان زیاتر وشە ڕاکێشن لە کللتورەکان و زمانەکانی ترەوە ئێمە بەداخەوە لە کوردیا وشەیە گەڵێ ئەوە فارسیەوە عەرەبیە بەس لە بنەڕە تا چێڵی ئەوان لە ئێمە وەرنەگرتووە لە بەرۆ دراسە نەکراوە ئێستا گەز سیان بانەبۆری نەبکەی سی کۆمەڵێک فەرهەنگی کۆنی دیکە بکەیت یا بۆ نمونە ئەگەر تۆزێ دوور بڕۆی بۆ ئەو ناوچە سنووریانەی نێوان ئێمە و ڕۆژهەڵاتی کوردستان هەندێک وشە بەکارێنن کوردیەکی سەخڵەمە یعنی کوردیەکی پاکە تا ئێستا ماوەتەوە بەڵام دۆکیومنت نەکراوە لەبەرەوە ئەوانە زۆر گرنگە چکە وەکوتم لە ناوچەیەکی شۆ بۆ ناوچەیەکی ترە گۆڕێ لەوانەیە لە گوندێکەوە زمان وایە ئەڵێ لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تر جیاواز زۆر کەس دەڵێ لە تاکێکەوە بۆ تاک جاروایە تۆ لە خێزانەکەی خۆتا بە شێوازی قساکەی بەڵام تێکەڵ هەندێک کەسەبی هەندێک وشە هەڵەگریت کە ئیتەوە نامۆیە باوان لەبەرەوە زۆر گرنگە لەین دەستگایەک هەبێت هەوڵ بە ئەو شانە کۆ بکاتەوە هەوڵ با ئێستا بۆنە لە وەرجێڕانە کۆمەڵی تەکنیکمانەیە پرۆسیجەرمانەیە ئەمانە جاری وایە تۆ بەکارێنیت یعنی کە تووشی لە شوێنێکە هەندێشت نازانی کە وەرجێڕانەکە چۆنەکرێت لە زمانەکەی خۆتانی ئەبێ هەندێک پرۆسیجەرەی ئەوانە بەکاربێنیت بەڵام بەداخەوە تا ئێستا لای خۆمان ئەو موسسەیە نییە ینی کۆمەڵی خەڵکی زۆر ڕاستە شوێن هەیە وەکو سەرخانی وەرجێڕانمانەیە بۆ نمونە هەندێک ئینستیتیوتمان هەیە هەندێک دەستگامان هەیە بەڵام بە تەواوەتی ینی دەستگایەکی وانییە کە حکوومەت
یا وەزارەتی ڕۆشنبیری یا وەزارە پەیوەندیدارەکان بە تەواوەتی دەستگیرۆییان بکەن و داراییان بۆ دابینکەن کە بتوانن کاری خۆیان بکە لە برەوە سۆشیال میدیا و تەکنەلۆجیا و ئەم سەردەمەی ئێستاش وای کردووە کە گەنجەکانمان لە زۆر وشە تێناگەن زۆر وشەی زۆر ئاسایی هەبووە کە لەسەر جادە ئەوترێ ئێستا گەنجەکانمە لێی تێناگەن ئێمە لە کاتی وانەوتنەوەیە زۆر جا شتێ ئەڵین بە کوردی بەس تێناگەانی لێرەش لەدایک بووە وردە وردە ئەو شتانە نامێنێت وردە وردە ئەو زمانە شیرینە کەس بەکارمانێنا نامێنێت ئێستا قوتابخانە نمونەیەکان من دایمە قسە لەسەرەوەکەم مناڵ هەمووی فێری زمانی ئینگلیزیە بێت بەڵام وردە وردە کوردیەکەی لە بیرەچێتەوە یا تەنها ئەوەندە ئەیڵێتەوە کە قسەی پێ بکات زۆر جار هەبووە کوردی نازانێ بنووسێ ئێستا لە بەروی هەمیشە دەستی بە دیڤایسەکەوێتی بە مۆبایل و ئایپاد و ئەوانەوەیە هەستەکەی لە زۆر شوێن بە دەستنووس شتێککە نووسێ بۆت ناخوێنێتەوە خاوەنی بڕوانامەش و زانکۆشی تاوا کردووە لە بەرەوە بەڕاستی ئەمە کارەساتە هەم زمانەوانەکان هەم وەرجێڕەکان پێویستە بایەخی تاوا بۆ بدرێت ئێمە دەتوانین دەستگاکمانی وەکو ئۆکسفۆرد و کەیمبرج و نازام کۆڵن و ئەوانە بەس بۆ نیمانە ئەوە بەڕاستی ئێمە ژەر هەمان پرسیارەکەینەوە ئەرکی حکوومەتەکە هەستی بۆ کار زۆر باشە دکتۆرۆک و کۆتا پرسیار پێمان بڵێ هەتاوەکو ئێستا هەوڵەکان چییە بۆ ئەوەی کە وەرگێڕێکی باش بۆ نمونە ئێوە پەروەردە بکەن و بەرهەمی بێن و دواتر کاری وەرگێڕام بکە ئەو گرفتانی کە لە بەردەم وەرگێڕانە هەبووە تاوەکو ئێستا تا چەند هەوڵی چارەسەری بۆ درا بۆ ئەوەی کە وەکو باسمنەوە کرد وەرگێڕێکی باش وەڵا خۆشببختانە ئێمە لەگەڵ سەرۆکایەتی دادگای سلێمانیا قسەمان کردووە ئەوانیش خۆشببختانە لەگەڵ سەرۆکایەتی زانکۆ و ڕاگرایەتی کۆلێج و بەشی وەرجێڕانی خۆمان لە زانکۆی سلێمانی ڕێکەوتین لەسەرەوەی کە دابنیشین چەند لیژنەیە دروستکەین فلتەرێ دروستکەین ئەوانەی کە وەرجێڕن یا بن بە وەرجێڕ لە ڕێگەی تاقیکردنەوە بێت ستاندارد هەبێ کراتیریا هەبێت ئەو کەسەی کە دەرنەچوو لەوانەیە چانسی چەند مانگێکی پێ بدرێ هەوڵ بات سعی تەواو بکات دوای ئەوە خۆ کە وەرجێڕی هەموو کەس هەڵاکە تۆ وەرجێڕی بۆ نمونە کتێبێک بە هەڵە وەرجێڕانی بۆکەی لێ پێچینەوەکان چی بێت چۆن سزای ئەو کەسە بدرێت چۆن بۆ نمونە مۆڵەتەکەی لێ وەربگیرێتەوە یا بۆی تازە نەکرێتەوە و بەشی وەرجێڕانیش ئێمە هەوڵمان ناوە هەر کەسێک بۆ نمونە بێت لە بەشی وەرجێڕان و ئینگلیزی بخوێنێت پێشتر تاقیکردنەوەی ئاستی یاتوانستی ئەو کەسە بکرێت ئێستا خۆشببختانەیەکێک لە خوێنکارەیەکەمەکانی هەرێ مەڵێ منە چوم لە وەرجێڕانە خوێنم لەوانە بوو جاران ئەو بیرکردنەوەی نەبووە ئێستا زیاتر بایەخ ببوارەکە ئەدرێ و بەڕاستی ئیشی باشی تیا کراوە بەڵام هەمووی وەکووتم ئێمە تەنها پێشنیارەکەین لەوانەیە دەسەڵاتی ئێمە لە هەندێک شوێنە کۆتایی پێبێت ئەوە ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە کە بەجددی ئاوڕێ لەم پرسە بنەوە لە برۆ لە هەموو شوێنێکی لە ئێرانی ژوایە ینی تۆ بزانێ وەرجێرەك لە ئێران چۆن کارەکە چۆن مۆڵە دووەرەگرێت بەرپرسیارەتی چییە ینی بۆ نەگەر هەڵەیە بکات چی لێ بەسەردێ هیوادارم نێرش بە هەمان شێوە ئەو ڕێکارانە بگیرێت دەستان خۆش بێ بە هیوای ئەوەی کە ئەم هەنگاوەتان کاری باشتری لێ بکوێتەوە وە بتوانن ئەو وەرجێڕانەی هەمانە و وەرجێڕەکانیش بەباشی لە ڕێگەی ئەکادمیەوە بتوانێت کارەکانی خۆیان ئەنجام بدکە دوجار ئەو بابەتانەی کە وەرجێڕێ ئەبێتە بابەتی سەرەکی خوێنکارەکان و کەسانی ئاانەیە خوێنەر بن سوودی لێبینن دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر.